ئاخۆ دەبێ ڕۆژێ هەبێ کاوەی کوڕم جانتای سەفەرکاتەشانی دەڵاڵانی بەرگاراژی شاری سنا هاوار بکەن سلێمانی سلێمانی. ئاخۆکەی بێ ئەو ڕۆژە بێ کاوەی کوڕم جانتای سەفەر کاتەشانی دەڵاڵانی بەرگەراجی شاری سنە هاوار بکەن سلێمانی سلێمانی. ئەمە یەکێکە لە شیعرەکانی جەلالی مەلەکشا، شاعری ناسرا و نیشتیمانپەروەری کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان کە ئێوارەی ڕۆژی شەممە لە شاری سنە کۆچی دوایی کرد. جەلال مەلەکشا ساڵی 1951 لە گوندی مەلەکشای سەر بە پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە، هەر لە شاری سنە خوێندوێتی و بڕوانامەی دیپلۆمی وەرگرتووە. لە منداڵیەوە هۆگری شیعر و نووسین بووە. مەلەکشا شاعرێکی نەتەوەیی و نیشتیمانپەروەر بوو، لە سەرەتاوە بە فارسی شیعر و پەخشان و چیرۆشی نووسیوە. لەبەر بەهێزی نووسینەکانی کراوەتە ئەندامی کانونی نووسەرانی ئێران. مەلەکشا لە بواری شیعر و چیرۆکی کوردی و فارسیدا خاوەنی ژمارەیەک بەرهەمە. هاوکات لە بواری وەرگێڕانیشدا دەستێکی باڵای هەبووە و چەند بەرهەمێکی گرنگی وەرگێڕاوە. بەڵام بەهۆی نەبوونی و ڕێگریەکانەوە تەنها 2 کۆمەڵ شیعر و چیرۆشی بەناوەکانی زڕەی زنجیری و شەدیلەکان بەشێک لە شیعرەکانی جەلال مەلەکشا و کارەسات چاپ و بڵاوکراونەتەوە. جەلال مەلەکشا ماوەی چەند ساڵێکیش ئاوارەی هەرێمی کوردستان بووە. سەرنووسەری گۆڤاری پرشنگ بووە کە 5 ژماری لێ چاپکراوە و پاشان لە دامەزراوەی فەرهەنگی ئەندێشەی ئەحمەدی خانی لە ورمێ چالاک و سەرقاڵی ڕاهێنان و پەروەردەی نووسەر و ئەدیبانی کورد بووە. شیعرەکانی ئەم شاعیرە کووردە تا ئێستا بە زمانەکانی فارسی و عەرەبی و ئینگلیزی و سویدی و فەڕەنسی وەرگێڕراون. شەپۆلی خەم ئاوی ماتەم گۆمی چاوی پڕکرد لە ئەسترە فرمێز. مەلەکشا بە شاعری ئاشتیخوازی نەتەوایەتی دادەنرێت، چونکە بەشێکی زۆر لە شیعرەکانی باس دە زوڵم و زۆر و خەباتی کوردایەتی هەر 4 پارچەی کوردستان دەکات. بەو هۆیەشەوە چەند جارێک زیندانی کراوە. جەلال مەلەکشای شاعر ئێوارەی ڕۆژی شەممە 31 تشرینی یەکەمی 2020 لە تەمەنی 69 ساڵیدا و دوای مانەوەی چەند ڕۆژێک لە نەخۆشخانە بە جەڵتەی دڵ لە شاری سنە کۆچی دوایی کرد.